دوای ئازادبوونی لە دەستی چەکدارانی گروپی تیرۆریستی داعش کچە ئێزیدی لەیلا تەلۆ گەڕاوەتەوە بۆ ئەو شوێنەی کە تێیدا دەستگیر کراوە و ڕووبەڕووی دەست درێژی بۆتەوە. هیواخوازم ژیانم بگەڕێتەوە بۆ ڕابردوو، تەنانەت ئەگەر لەژێر دەستی چەکدارانی گروپی تیرۆریستی داعشدا بێت، بەڵام لەگەڵ خێزانەکەم و براکەم هاوسەرەکەم لە ژیاندا بوونایە و پێکۆبووینایە. ئێستا کە دەبوو زیاتر لە 5 ساڵ کە زیندانی داعش دەبووم، بەڵام ئامادەم هەموو قوبوڵ بکەم بە مەرجێک ژیان بگەڕێتەوە و لە کەسە نزیکەکانم جودا نەکاتەوە. هاي الغرفة كانت غرفة أنا وزوجي قاعدين بيها. بینینی هەر دیمەنێکی ئەم خانووە ئازارێکی قوڵی دەرونی بیر لەیلا دەهێنێتەوە، چونکە لە نێو ئەم دیوارانە چەندین جار دەست درێژی کراوەتە سەری. ساڵی 2014 لەگەڵ هێرشەکانی داعش ئەم کچە ئێزیدیە دەکەوێتە دەست چەکدارانی گروپەکە، دواتر هاوسەرەکەی و برایەکی دەکوژرێن. تەواوی خانەوادەکەیان پەرتەوازە دەکرێن. بەوتەی لەیلا تەلۆ دوای چەند ڕۆژێک لە دەستگیرکردنی هاوشان لەگەڵ سەدان کچ و ژنی تر دەبرێنە یەکێک لە بازاڕەکانی شاری مووسڵ. لەوێ بۆ یەکەم جار پزیشکێکی عێراقی دەیکڕێت بە ناوی عەبدوڵڵا. دوای 8 مانگ ئەو پزیشکە بە بڕی 6,000 دۆلاری ئەمریکی ئەم کچە ئێزیدی فرۆشتووە بە کەسێکی سعودی کە پۆلیس بووە لە ڕیزەکانی گروپی تیرۆریستی داعش. هاوکات لە ماڵەکەیدا بازاڕی تایبەت بە کڕین و فرۆشتنی کچ و ژنی هەبووە. بەشێک لەو ژن و کچانەشی لە ڕێگەی ئینتەرنێتەوە فرۆشتووە. عرفنا يعني راح يطلعونا من هذا البيت. زانیمان کە چەکدارانی داعش لە خانوو دەمانگوازنەوە ترسین ئاشکرا ببین کە مۆبایلمان پێیە. من و ژنی براکەم لێرە مۆبایلەکانمان لە نێو پاکەتی جگەرە شاردەوە و خستمانە ژێر خۆڵ. وحتى كان في جقاير. دوای چەند جارێک دەست درێژی کردنە سەری لەیلا دەفرۆشرێت بە کەسێکی تری سعودی. ئەویش لەو ماوەیەدا بە چەندین شێوە دەست درێژی دەکاتە سەری. وەک خۆی دەیژێڕێتەوە لەیلا لەو ماوەیەدا دووجار دووجیان دەبێت. هەر دوو جاریش ناچار بە لەباربردننی کۆرپەکەی دەکرێت. کۆتا جار ئەم قوربانی دەستی داعش بە 7,500 دۆلار بە چەکدارێکی داعش فرۆشرا. دواتر کە سوکارەکەی هەواڵیان پێدەگات کە کچەکەیان زیندووە و دەکرێت بە پارە ئازاد بکرێت. تەواوی هەوڵەکانیان دەخەنەگەڕ و سەر ئەنجام بە بڕی 19,500 دۆلار ئازاد دەکرێت و دەگەڕێتەوە بۆ ناو کە سوکارەکەی. هسه يعني ما بحياتي ما فكرت. پێشتر کاتێک لێرە بووین هەرگیز بیرم لەوە نەدەکردەوە کاتێک بێت من بتوانم بە ئازادی لەسەر پێەکانی خۆم لێرە بوەستن. سوپاس بە خودا کە ئێستا ئازادم، بەڵام هەرگیز لەوە لەبیر ناکەم کە بەسەرمان هات. بس ما نسيت هذول المعاناة اللي سووا. هەرچەندە لەیلا تەلۆ بە ئازادی و بە ئازارێکی زۆری دەرونیەوە هاوشێوەی 3,500 ژن و کچی ئێزیدی گەڕاونەتەوە نێو خێزان و کەسوکاریان. داعشیش کۆتایی پێهاتووە، بەڵام تا ئێستا زیاتر لە 2,900 کچ و ژنی تری ئێزیدی بێ سەر و شوێنن و چارەنووسیان نادیارە.